سەبارەت بە دروستکردنی کونجی خورما طبعا ئەمە کللتورێکی کوردەواری ناوچەی گەرمیانە زیاتر لە گەرمیانە ئەکرێ سەرەتا کونجەکە دێنی پاک ئیشوەریتەوە بۆ ئەوەی ئەگەر وردە زیخێ بەردێ شتێکی تیابێ کێتە ژێری کونجەکە دوای شۆردنەوە کونجەکە وشک ئەەکەیتەوە پاشان ئەیبرژێنی لە ناو سینێک یاخود تاوەیەکی گەورای خێتە سەر ئاگر وردە وردە دەستی تی ئەەکەی تا ئەم کونجە تەواو وشک ئەبێتەوە و جوان ئەبرژێ. ئەم جار ئێستا زیاتر دنگومیل بە ئاسن هەیە بەڵام جاران بە هەبوو بەدار کردوانە هەبوو بە مس دروست کراوە ئەو کات کونجەکان کردوێتە ناو دنگومیلەکە وەکو ێسش کە لەوێنەکە دیارە کونجەکەی تێ ئەەکەی بە جەماعی بە کۆمەڵ وردە وردە ئەکوترێ تا وای لێتی ئەو کونجە ساقی تیان نامێنێ هەمووی ئەهاڕێ. پاشان خورماکە دێنن خورماکەیش قنجکی خورماکە و ناوکەکەی دەردێنن زیاتر لەبەرەوە دەریێن ئێستا چونکە دنگومیلی ئێستا زیاتر ئاسن و مادەی قایم و قورس و ئەوانەیە بەڵام ئەگەر دنگومیلەکە دار بێ یاخود مس بێ پێویست ناکە ناوکەکەشی دەربێنن پاشان بەیەکۆ هەردووکیان کونجەکە و خورماکەش بەیەکۆ ئەکوتن کوتانێک کە ماوەیەکی زۆری ئەوێ زیاد لە کاتژمێر بۆ کاتژمێر و نیوێکی ئەوێ ئەم ئیشەش لە دێوەخانە ئەکرێواتە کۆمەڵەیە پیا و خڕ ئەبن لەم ئیشە چونکە بە نەفەر و دوو نەفەر و سێ نەفەر بە ئەنجام ناگا چونکە پێویستی بە کوتان و زەختێکی زۆر هەیە بۆ ئەوەی ببێ بە کونجی خورمای تەواو. پاش ئەوەی کە چەند نەفرێک کونجی خورماکەیان کوتا وەکو لە کللتوری ئەمە هاتووە نەفەر نەفەر بەڕیزت کە بە چواردەوریا دائنیشین لە کێوە دەستی پێکرد وردەوردە دەست پێەکەین تا ئەگەڕێتەوە سرێ ئەو بە چەند جارێک ئەم حەڵقەیە تەواو ئەبێ وە کاتی خۆی جاریواش بۆ هۆرە کراوە لە مجلسەکە یاخود سۆس کراوە یاخود نوقتەی خۆش گێڕاوەتەوە بۆ گەرمکردنی مجلسەکە و بابەتەکە. يا رسول الله يا روحم بفدايا يا حبيب الله يا روحم بفدايا. دوای ئەوەی کە کونجی خورماکە تەواو پێگەیشت بەوا دیارە پێئەگا کە تەواو تێکەڵ یەک ئەبن و ڕۆن پێیەکە بنی ئەو دنگومیلە ڕۆنی بۆ دروست ئەبێ بە ئاشکرا یعنی هەندێک جار ئەو ڕۆنە کە لێ ئەدرێ دەرەچێتە دەرەوە هەموو کەس هەستی پێەکە لەو مجلسە ئیتر دواتر کەسێکیش جوان هەموو کونجی خورماکە لە دنگومیلەکە دێنێتە دەرەوە و ئەوە بە شێوەی خڕ هەمووی جوان خڕ ئەکا و دانە دانە تەوزیعی ئەکا لەو مجلسە بە تاکید ئەو دنگومیلە هەر ئەوە نەئەگرێت کە ئەوە نییە کە بڵێ بۆ شتیتر بۆ قانجاز و ئەوانە بەکاربێر بۆ ئەوەیە کە ئەو مجلسەی پێخۆش کرێ و نەفرێ دوانیان سیانیان دانەیەکی ئەکەوێ بەو شێوەیە کونجی خورما دروست ئەکرێت لە ناوچەی گەرمیانە. پیاوچاکان ئەڵێن کەسێک تەواو نییە هەموو کاتەکانی جدی بێیان هەموو کاتەکانی گاڵتە و سوعبەت بێ. ئێمەش ئەم کاتانەمان کردووەتە کاتێکی خۆشی لەگەڵم برا بە ڕێزانەدا زۆر جار کۆ ئەبینەوە بۆ ئەوەی جارجارێک دەرچین لە جەنجاڵی دنیا. کونجی خورما خۆی بەڕاستی چەند سوودێکی هەیە یەکێ لەو سوودانە ئێمە تەجروبەمان کرۆ بەڕاستی ئەو کەسانەی کە نەخۆشن شان و ملیان ئازاری هەیە بە تەجروبە ئەم کونجی خورماکوتانە ئەگەر بێت و تۆزێ جوان لی دێت و بەهێز لی دەی دڵنیام ئەو ئێشەی شان و ملی کە دەرەچێ خەڵکانێکی زۆر چەندین دکتۆریان کردو چەندین شوێن گەڕاون و چوون بۆ لای کەسی کوردەواری چارەسەری لەوە چێ نەبوو بێ بەڵام ئەم کونجی خورما من بە گرنتی ئەڵێم ئەگەر تۆزێ بە شێوازێکی تون و جوان لێدا ئەتوانم بڵێم ئەو ئێشەی شان و ملی نەبێنێت. یەکێتری لەوانش کە وەختی خۆی لە قەدیما کراوە شوانە
شەوان کردویانە و ڕۆژان بردویانە بۆ سەریش بۆ بارەدار ڕۆیشتون بۆ دەشت ڕۆیشتون بۆ سەرجوت ڕۆیشتون ئەتوانی بڵێ کردیانت ناو بابۆڵەیەک و وەکو چۆن بڵێ لەفەیەکی ئێستا خواردنێک بۆ چێشتەنگاو لەگەڵ تۆزێ دوا خواردنیان و تامێکی زۆر خۆشیە بووە یەکێ تریشی لەوانە کە بەڕاستی لەگەڵ هەنێ برا کۆ ئەبی تۆ مەحیبەت زیاکە خۆشی زیاکە ئەتوانم بڵێم ئەم ئیسفادانەیە هەیە کونجی و خورما. لەم ڕۆژگارەدا بەڕاستی گەنجانی ئێمە یعنی خۆیان سەرقاڵ کردو بە زۆر شتی نەشیاوە ئەمە کولتورێکی جوانی باوباتبیری ئێمەیە ئەتوانن چەند ساتێک کۆ بنەوە لەگەڵ یەکە ئەم کولتورە جوانە زیندووکەنەوەی شتی ناشرین کە ناشیاوە و ناباوە بە خەڵکی ئەمەوە بێتە هۆی تاوان و شتی خراپ. کونج و خورما ئەتوانم بڵێم چەندین ساڵە خەڵکی کۆنی ئێمە ئەتوانم بڕێن بۆ نیو سەدەی ئەوەی من بزانم خەڵکی لێکۆ بۆتەوە و ئەم کونجی خورمان کردۆ ئیسفادەیەک چاکی هەیە و دەمەتەقەیەکە و خۆشیە و ئینسانتی ئایدا بێتاقەت نابێت. دیارە کە سەرەتا کونجەکەی تێکرێ کونجەکە ئەبێ باش بکوترێ هەتاکو توا ور دەبێ ئەو نەور دەبێ ئەو کوترێ هەتاکو کونجەکە ئاوای لێ بکەی یەک بگرێ. ئێستا ئەوە تا کونجەکە ئەوە نەکوتراوە یەکەگرێ کەواتە ئێستا ئیتر کاتیەوەیە خورماکەی تێبکرێ و لەگەڵ خورماکە دووبارە بکوترێتەوە ئەبێ بە چنگچنگیش تێبکرێ هەمووی ناکرێ بە یەکۆ تێبکرێ لەبەرەوەی جوان جوان بکوترێ. ئێستا چنگێکی تێکرێ یەک تۆزە کوترێ و دوایەوەش چنگچنگ هەتاکو هەموو یەکرێتە ناو ئێرەوە. بەڵە خۆشەویستان ئەوە بینیتان گەشتینە بڕگەی کۆتایی کونجی خورماکە هەمووی ئاواخر کراوە و ئێستا نۆرەی تەوزیعکردن و خواردنیەتی. ئەمە کۆتایی کونجی خورماکەمان بوو تا فێچەرێکی تر و کاتێکی تر وە خزمەتیەوەی بە ڕۆز و خۆشەویست دەکەینەوە. هەموو لایەکتان سپارنەی خوای پەروەردگار بن بە ئومێدەوەی کە ئێوەش ئەم کونجی خورمایە لە دەڤەرەکانی لای خۆتان بەنجام گەێنن.